عزیز و خۆشەویست لە هەر شوێنێکن جوانترین سڵاوتان لێبێ لە رادیۆ تیڤی ئەسجی گەڕیانەوە ڕێز و حورمەتی بێپایانی خۆم و کارمەندان بۆ ئێوەی هاوڵاتی خۆشەویست ئەمڕۆژ کە پێنجشەممەی مانگینۆیە میوانێکی ئازیز و خۆشەویستمان لە شاری ئیلامەوە بانگێش کردووە بەخۆی و دەنگە خۆشەکەی خزمەتی هونەری میلی و هونەرەکی کوردی بەعام دەکات ئەویش کاکە ڕامینی فولادوەندە لە شاری ئیلامەوە زۆر بەخێر بێی کاکە ڕامین سەر و سەر چاوم بینەرانی عزیز و خۆشی بەداوای لێبردنەوەی دووسێ هەفتە نەمتوانی بەرنامە پێشکەشکەمەوە ڕێز و سڵاوی تایبەتمەیە بۆتان پۆزشتان بۆ ێنمە بۆی کە نەمتوانی کارێکی نەخۆشخانەم هەبوو بۆیە نەمتوانی لە خزمەتتانە میشەڵی وادارین لەمە لا قاوربووی هەموو ئەو بەرنامە جێماوانەی کە لە من جێما بوو بۆتان بکەینەوە لە خزمەتی ئەوەی ئازیزە ڕێز و حورمەتی مدیری کەناڵەکە کاکە جەزا کاکە بورهانی مدیری کامێرەمانەکان کاکە ڕێبازی مۆنتێر کاکە ئالانی خۆشەویست کاکە گۆران هەموو لایەک بۆ ئێوەی هاوڵاتی خۆشەویست و بینەر و بیسەری خۆشەویست براتان هیوا لەم خزمەتی ئێوەین بۆ شرۆڤەکردنی کاری هونەری لەگەڵ کاکە ڕامین لە ئیلامەوە زار سپرایزێکی زۆر تایبەتم هەیە بۆتان ئەویش هونەرمەند کاکە جەلال گۆڵەیی بەدەست و پەنجا ڕنجینەکەی ئەمڕۆ پێی خۆش بوو کە عەسڵ بکات و کاک جەلال بەخێر بێت یاخوا بەخێر بێی کاک جەلال گەورەت کردین خۆشحاڵ بووین زۆر بەخێر بێ سەر و سەر چاومان کاکە ڕامین زۆر بەخێر بێ دووبارە تۆش سەر و سەر چاومان جا ئێستا ئەچینە لای پرسیار پێشگۆرانی کاکە ڕامین کاروباری هونەری چۆن ئەڕوا لە منتیقەی ئیلام و ئەم بارودۆخەی ئێستەی ئێران کە تێدایە بەتایبەتی ڕۆژهەڵات وڵایی کاروباری هونەری زۆر باش بووگە لەو چەند ساڵی ئەخیرەدا دەنگت بەرزکەدا بانچۆ زۆر باش بووگە ئێستا زۆر باش نەوازەندەکان کار دەکەن و خانەندەکانی گۆرانی بێژیان زۆر باش کار دەکەن. وڵا ئێران هەر بەعام دەستخۆشییان لێکم کوردانی ڕۆژهەڵات باوڵی ئێران کوردانی ڕۆژهەڵاتمان کە بڵین کوردانی ئێران هەر بەعام لەوتنی گۆرانیدا لە ئاوازە لە مۆسیقایە بەڕاستی سەرکەوتون و دەستان دیارە سەرکەوتوو بن بەڵام بۆ ئەم بارودۆخەی ئێستا کە ئیقتصادێکی زۆر گەورەیە قەیرانێکی زۆر جیهانیە تۆ تەسیری کردووەتە سەرەوەی کە بەڵێ هونەر فەلەش کاتۆ زیانی 100% زەربەی زۆریدا لە بەرخاتری ئەو کۆرۆنا ئیقتصادەکەیشی خراوە اقتصادەکەشی زۆر خراوە بەتاکید بەڵام هەر تێکۆشەرن کۆشەرن بەڕاستی هیوادارمە سەرکەوتوو بن بەڕاستیەوە گرنگە و شەی تۆ زۆر گرنگە کە تێکۆشەرن بۆی ئینسان لە کارە هونەرەکانی نەوەستێ و هەر سەرکەوتوو بی کاکە ڕامین دەستخۆشی لێکین دووبارە بەخێر بێ لە شاری ئیلامی خۆشەویستەوە لە ڕۆژهەڵاتەوە جا ئێستا با زۆر درێژە بە قسەنی هاوڕێیان دایم بۆ گلەیەکەمان کاگیوە زۆر درێژە بە قسەکان مەیە با زۆر کاری هونەری لەگەڵیان تاوتیۆمە کە جا با بچین لای گۆرانێکی خۆش بیقەسە کاکجەوە فیەکەنێ بیقەسە کاکجەوە با خەڵک ببینەوە ئەوە خۆیە دێ قساکە بەخواهینە ئەزانی چیزن هەموو جارە وتومە هیوای گیان ماشەڵا لێ بێ کە لام زۆرەک دێ هیوابیری وەی نییە تەواویکان ناخە ماشەڵا فول قسەم شتم پێ لە پەرنامان وا بکە ڕۆژە بۆ دەوامە چوین هەردووکمان بەیەکەوە لە کورساتەوە نەیەژ یەک حرف بڵێ مەتا قەڵاچوار سەرکەوتی وتم جۆ بگرێوتیە وتمە گەر بەو نیازەیە بەخوای گەورە لەگەڵمان نایتەوە یا سیارەکەی من بەرایسن بە سیارەیە گەڕۆم بە تەکسیەوە حەفورکم بە بۆ قاتی خوا دڵی ئەمەی کاکە جا زۆر بەخێر کاکە ڕامین گیانەکەم زۆر بەخێر بێجا ئەمانەی لەگەڵ دەست و پەنجەکەی کاکە جەلال و لەگەڵ دەنگە خۆشەکەی هەر خۆشوازام کاری نەوازەندەشی دوایە پێش لە گۆرانی وتن من هەر نەوازەندە بووم و بە نەوازەندە ناسرا بوو ئەی سەرکەوتوو بیەوە ئێستاش ئەوە بوو بە ئەفتخاری من بێن بۆ ڕادیو گەڕیان و لە خزمەتی هەموو کوردان بم و بە تایبەتی جارێکتر دەستخۆشی دەکەم لە کارمەندەکانی ڕادیو گەڕیان ئامەجەزای خۆشەویست و ئەو برادرانە هەمویان کاکۆرانە عەزیز و کاکە هەموویان ڕێز و سڵاوی بێ لێ بردنەکەم سێ مانگە ئەمە یەکەم جارمە مۆسیقا لێ بەمە تۆ خۆشەویستە پێشکارێکی بەتوانە قسە خۆشێکی شاری سلێمانی چەند ساڵە ئەزمونیە چەند بەس دەوت دەمێکە لینیا و عەسلی نەکردو بەس لە خۆشەویستی ئێوەی میوانی ڕۆژهەڵاتی پێم خۆشە خزمەتیان کەم جا ئێستا ئەچینە لای یەکەم گۆرانی کاکە ڕامین بە دەنگە خۆشەکەی کاکە ڕامین ئاشنا ئەبین فەرموون
دەستان خۆش بێ و دەمت خۆش بێ کاکە جەلال گۆڵەی خۆشەویست بە دەسوپەنجەی دەست خۆش بێ نانەی قەعێکی خۆش بەکارناوە کاکە ڕامینیش بەڕاستی زۆر خۆش ئەدای کرد ئەو گۆرەی لە عەسڵا ئەوە بزانەمینی مامۆستا حەسەن هەیاز بەڵێ هەر خودی ئەوە بەڵێ نیە منە گۆرانە ئەم جۆرێ بۆ نازانم هی ئەوە یای فۆلکلۆر خۆیەتی خۆیەتی سەرکەوتو بە ڕێزی بێ پایانمان هەیە بۆ مامۆستا حەسەنی خۆشەویست بۆ دەنگە خۆشەکەی تۆ بۆ کاکە جەلال بۆ بینەر و بیسەری خۆشەویستیش و سپاسی بێ پایانمان هەیە بۆ کۆمپانیای ئاوی سلێمانی کۆمپانیای ئایکیو کە دابینکردنی ئەنتەرنێتی بۆ کەناڵەکەمان و کۆمپانیای ئاوی سلێمانی ئاو بەڕادی بۆ کەناڵ و بۆ کاربەندەکەمان دابینی کردو سپاسیانەکەین چاوەڕماجەکەین نمونەیان زیاد بێ کاکە ڕامین دەمە خۆش بە زۆر حەزم بە گۆرانێ بۆ بەڕاستی زۆر کەسێ لێ خۆشە بەست تۆ خۆ زۆر خۆشی شوتت بەڕاستی من دەستخۆشی لە یەکەم کاگە ڕامین تۆ بە چەند بە پێویستی ئەزانی تا چەند بە پێویستی ئەزانی گۆرانی بێش نەوازەندە بێ وڵی زۆر یعنی من ئەوە وا دەڵێم کە هەر کەسێک گۆرانی دەڵێ با سازی بزانێ ڕەحمەتت لێ بێ جا من زۆربەی گیلەی برادرانم دێر ئەم برادرانە کاڵێ زۆر ڕەگەڵ گۆرانی بێژە ئەیخیتە مووقیفەوە بەخوا نایەن خەبە مووقی بەڵام ڕێزمێ حەزەکەم گۆرانی بێژەکان زانیاریان هەبێ ئیسە تۆ خۆت فەرموود من پێشتر عاسف سایزەری ئیسەش عاسفی سایزەری بەڕاستی لە پێشە و دەنگم نەبوو چون سازم لێدا بەڵێ توانایی ئەوەم پەیدا کرد کە دوایی ئەرێ وەڵا ئێستا حالیان خۆت وەرگەکەت لەناو مەرزایە ناتوانانی تۆ خۆت کەواتە کابراایکی مۆسیقیت بەڵێ جا مۆسیقی زۆر مهمە بۆ گۆرانی بێژ کاک جەلال بەقی دوو گۆرانی بێژ زیاتر دەزانێت بەرێکە خۆی مۆسیقیە جەنابتەنەوە مۆسیقی زیاتر لە شارەزایی تۆن ئەدا تەبەقات گۆرانی سەسەی کە تۆ چکە خۆت مۆسیقی بەڕاستی ئەم گۆرانیەوە بە ئەدایەکی جوان بود من خۆم مشتاقی ئەو گۆرانەیە بووم و دەستخۆشی لە یەکەم کاکە جا بە قسەی کاکە ڕامین وانەی کە شارەزان هیوادار هەر کەسێک خویایە گۆرانی وتن یان حەزی بە خولیای هونەری گۆرانی بوو پێشتر ئالەتێک بزانێت زۆر باشەوە تایبەتمەندی خۆی هەیە کۆمەکی خۆی دەکات دروستە بێ زیاتر خۆی بە تاکیدە و گۆرانی بە هونەرمەندانەی با بڵێن کە زۆر سەرکەوتون با بڵێن لە میوزیک ژەنی و ڕۆشتون بۆ زۆر گۆرانیێوانە هەمووان سەرکەوتون هەموویان سەرکەوتون بۆ نمونە زەکەریا بۆ نمونە بەختیار ساڵح با بڵێن مامۆستا عەدنان کەریم ئەمانە هەر هەمویان لە میوزیکەوە ڕۆشتون لە میوزیکەوە بۆیە زۆر پێم وەڵام خۆم تەمەڵی خۆمێنە لە هەرچی ئالەت هەموو تۆزێک دەزانم نێ ئەزانم فلوت دەزانم زەڕوانی تۆ سەرکەوتکە کاکە نابێت سەرکەوت ساز دەزانم برامە سازی ساز زۆربەی لێ ئێمە زۆربەی ئاوازەکان بە ساز دەرەکەم سازی کێسە دێمە یعنی ئیش باشە بۆ خۆمان ئەتوانین کولو کەلەبەرێکی پێ بگرین
زۆر هەسەر کەوتوبی کاکە ڕامینی خۆشەویست ئەزیزی دڵی ئێمەی کاک ڕامین جەنابتان چەند ساڵە لە بوارەکە خەریکن؟ وەڵایی دەبێت بە هەفت ساڵی کە دەست بە گۆرانی وتن کردومە 10 ساڵی هەر لە پێشەوە هەر مۆزیکژەم بوومەوە ئێستش مۆزیکژەم خۆم دەزانم خۆم نازانم بە گۆرانی بێت ئەوە بۆ من ئەفتخار بووم ڕۆ هاتمە بۆ ئێرە نانە ئەمڕۆ بەڕاستی تۆ مادە موزیکژەنی توانایەکی تەوا دێ لە موزیکا گۆرانیتن توای تۆ زۆر ئاسانە جا باسی ئەومان کرد هەسەر کەوتوبی هیوادارین هەمیشە بریتە ئەستێرەیەکی درەوشاوی کورد وەکو توانە دێ کلیپ لەگەڵ کلیپا بینی چۆنە؟ وڵایی کلیپ زۆر گرینگەوە باید حتمما بیت بۆ منتەقەی خۆمان بڵێ بۆ منتەقەی کوردەواری بە خەڵک بیناسینن ئیشەڵڵا مادەم کلیپ وایە ئیشەڵڵا منیش بەم زوانە یەم بۆ کرماشان و ئێمە خزمەتی جەناب لە یەک کلیپێکی جوانەکەی کاک جەلال چۆنە لەگەڵ کلیپا تۆ پێ چۆنە گۆرانی بێت لەگەڵ کلیپا گۆرانی؟ وەڵی کاگی خۆی حرمەتەن بۆ جەنابت و بۆ هەموو هونەرمەندە بەڵێ ئەو هونەرمەندانەی کە کلیپ ناکەن بەڕاستی لە ڕووی کاکجەزا خۆی ئێزانە کاکجەزا بەرپرسی ڕێکخراوی هونەری میلیە ئەوانەی کە کلیپ ناکەن بۆ مستەقبەلیان خراپە ڕاستە تۆ سبینە ئەرشیفیان نابێ CV خۆت پێشکەشی هەر کەسێکەکەی کە تۆ کلیپ نەبوو چی پێشکەشەکەی ئەمە حرمەتەن من و تۆ جایە ڕاگەیاندکاری بەس خۆ هەیە کابرا احترافی پێ ناکڵە تۆ هیچ شتێکە نییە گەعدە شەوە ئاهەنگ و دانیشتن نابێ بەر ئیسە بۆ نمونە من بێنە بە نمونە تەمەڕە بەڵدا زیاد لە 2000 گەعدەم کردو زیاد لە 50 ئاوازی خۆم هەیە یەک کلیپم نییە ڕەحمەتت لێبێت تۆ سبینەوەنی کاکجەزا داوای CV لێ بکا بۆ نمونە چیە گەعدەی بۆ گەعدەیەکی باریکە و ڕزێڵە بە وڵا برا مەگەرەوەی بۆ بەری ئاچماشم مادەم کاکە ڕامین وتی گاگووار کلیپی جوان لای ئێمە کرێ من لە خۆشەویستی کاکە ڕامین ئێمە ئینشەڵا بۆ شاری کرماشان ئیلام لە ماوە هەر خۆم ئاوازی چەند ئاوازێکی جوانم هەیە پێم خۆش نێم فەوتێ دەدی کاکە جەلال جوتی هیچ ئەرشیفێکمان نییە بە حەقەت کلیپ نەبێ وەڵام من ئینشەڵڵا کلیپ نازنامەی گۆرانی کاک جەلال هەماشی ڕاستی کرد کەواتە پێناسی تۆ نازنامەی تۆ کلیپ ڕاستی هەر لە بۆ نمێسە برادرمانمان چۆ بۆ ئەوروپا لە محکەمەیە کەوتێتی من گۆرانی بێژم داوای کلیپیان لێ کردووە بە خۆشحاڵیشەوە کلیپی هەبوو ئیقامەشی پێ وەرگرت تێگەجا بۆیە کلیپ زۆر گرنگە نازنامەیەکی تاواجا ئێستا ئەچین لای گۆرانی دووەمی کاکە ڕامین بزانین کاکە ڕامین بە دەنگە خۆشەکەی بۆ گۆرانیە ناوە بزانم شەش ڕیتمی هەفەشت گەڕیان بۆ بگرە گەڕیان بۆ بگرە لە سۆڵ دوومان وەڵڵاهی خۆهی واجیان من لە ئێرانە ئیشم کردووە بەڵام بە بیرم نەماوە جیناکات خۆی لەگەڵ بەڵێ بەڵێ ڕۆسڵاوەری مامە ئیشم کردووە گەڕیانی پێ دەڵێ ئێمە سایزەکەمان بۆ بکەرەوە بابە هەتی لە پڕ بەریاتەوە خوا ئاگای لێ نییە ئەو مایکەی منیش تۆزە کەسکە باوکی باوکم کارەکان گردون ئەی خوا ڕووجە دەست کارەکان گردون سەرچڵەی ڕێیغان بریان بە مەیمون بم کوژێن بیخەنە جاڵیە مەیمون بم کوژێن بیخەنە جاڵیە سەرچڵەی ڕێیغان بۆ گەورە ماڵێ ئەو گەورە ماڵە توتیانە نوێنی ئەو گەورە ماڵە توتانە نوێنی گڕی تێبەربی شەماڵ لە شوێنی وەک باکەی ژەماڵ لە تار بوو وەک باکەی شەماڵ لە تار بوو هەر بەشکە باوای تۆ لێ دیار بوو
هايقرو هايقر قرقران ما هايقرو هايقر قرقران ما وعدي بنامي زنزران ما وعد بناوي زنزران ما هرسد شون لقمان بيوان وبالين هرسد شون لقمان بيوان وبالين الأجنا مبون دردي شونالين مردم جوزان جحوزان مردم جوزان جحوزان جايشي موجان بدوزان يان جرخي جوقرد جرخي واتوا يان جرخي جوقرد جرخي واتوا ليلي هوالي مجنون كاتوا ليلي هوالي مجنون كاتوا هايقرو هايقر قرقران ما هايقرو هايقر قرقران ما وعد بنامي زنزران ما وعد بنامي زنزران ما كان قردون أي خواروج دس كان قردون سرسلي ريغان بريان بميمون سرسلي ريغان بريان بميمون ميمون بمكوجين بيخنا شالي ميمون بمكوجين بيخنا شالي سرسلي ريغان بو قورة مالي سرسلي ريغان بو قورة مالي وعد بنامي زنزران بخير بيتوا كاكا راميني فلاد دوان بخير بيتوا كاكا جلال دستي خوش به اما یەکەم جار دی کاک جلال گەڕان ئاوا بەسەری عیدێ با ئەمە یەکەم جارمە بەخوا منیش تا ئێستا هینم نەکردووە چەند ئێویست بە دوو چوار جەلال بەخوا جاخۆ بستێکی ئەمە لەسەر ئوسلوبی سنەیەوە بزانم ئەمە منتیقەی لەیلاخە ئەو گۆرانیەڵێ منتیقەی لەیلاخ زیاتر کرماشان و لەیلاخ لەگەڵ سنەیە ئەم سیانە کانگای گەڕیان و ئەو حەودەشتن بە تایبەتی هەمویان لە سرعەت دێڵێن و لە خەودای تەحویلیش یەکەن سەر بۆ دوو چوار زۆربیان لە زەماوەندەکان دەمە خۆش بێ کاکە ڕامین زۆر خۆش بوو ئەڵێ چواردە خۆرە کردوە بە لاقەمەوە ناوەستێ ئەو بەڕاست من خەریک و هەستم بڕۆ وەزای دەماچە دەێت وەڵڵا کورەمە ها گیرم خواردەوە بەدەستیەوە خۆ دەماچەکە نێنە وەرە نەوەڵڵا نەوەڵی واجان من هینە مەگەل لە مەقەڕەجینا لە دەرەوەی مەقەڕ ڕێک یاسا تەطبیقەکەم من بۆی کاک جەلال شتێکمان بۆ بجێڕ وڵای خۆتەوە ئەمڕۆ بەڕاستی بەهرەیەکی کە خوای گەورە بۆ ئێمەی کردووە کاکە ڕامینی کردی منیش دوایشێکی خۆشی برادێکی خۆتە پێشکەشەکەم نوکتەی نەکە نوکتە نیە وەڵام ڕوودا بەڵێ نوکتە قورئان هیوا بڕوا ناکەم شتێکی وان پێ بێت چکە یەکەم شت ئەمڕۆ خۆم حازر نەکرده بوو بابە ئەزانین دەڵا ئێمە بە حەقەت سپاس بۆ موقیفەت کە شتێکم پێ هەڵبەت برادێکم هەیە ڕێزم بۆی هەیە زۆرەوە لە حەد بە دەرئەوە داوەتێکە بوو لە باخێ لە منتیقەی شاخە سوور و با بڵێن مۆکە بەو ئەوانە ئیتر هاو بە شوێنمە تاوان دوو لە ڕووی جەنابێ کاڵم زۆرە بەعزە جار بە تۆژەڵە بەس با بە تۆ هەر تۆی داما هەر قسە ناکەی لە چاڕەوە وەڵای تر کە چوین سارێکی ئەو سارەی هێناوتی تۆ سارە مێنەوتم بەسەر چاو
کە ڕۆشتین تۆزە جێوی خۆش بوو پێشم وتم کاکە با من سیارەکە لێ خوڕم پیاوی چابوتی دەری هێنا وتی من کە چوومە سەر سوکان تەواویتر پێویست ناکە هاتین کاگوران لە پێشیش پێشەوەی بگەیتە شاخە سووری یەک لۆفی زۆر کوڕی تێ زۆر کوڕ ئەمیش هەروتم کاکە وریابە ئێوە شەو بوو دەوروبەری ساعانەوە پێشەوە بگەینە پێچەکە دڵم لێ یان ڕێک قایشی خۆ بەسمەوەکە لە تاوە بەپەلە کردم بەوەی ئەوە با بڵێ بەخوای گەورە ئیتر هەر ئەو نەم خۆشی بوو سیارە چوە هەوای خۆی لە پێچەکە ئێمە ئاوامان نەکرد ڕێک ڕۆشتین بۆ خوارەوە ئارە بەخوا ڕێک بۆ خوارەوە ئیتر سەر و جۆلاکمان هەمووی شکاوە و داماوە و کورە نازانم چۆن خێرە و من هاتبوو خێرا گەشت و ئەرە بەخوا سوێن بەخوا سیارەکە هەر کەس ئەو پیاوە خۆی زانە ناومە بە هەر کەسێ بیبینایی و ئەمە زەلامی تیاماوە ئەمە سەر و گوێمان شکاوە با بڵێن ئیسحافی قەڵاچوالان خێرا گەشت نەسەر عازیشدایە چەند جارێک بەخوا 20 جارم پێوتم کاکە هێواش برا هێوا ئایو هەر ئەی وەر نێ لێرەوە کە ڕووی زۆر قەوسەلی شوێ هەر زۆر ئێڵە ئافر ئێمە لەو سەراتی وڵا کاکە خێرا سیارێک فریاکەوتن هات و ئیتە خۆی ماگامان لە خۆمان نەبوو لە قەڵاچوالان ئیسحاف فەوریەکیان پێ کردین یەکسەر وتبیان بیان پڕێن بۆ جامیعەکە لە سەر و سەیتەرەکەی سیتەک ئاگام لێ بوو خەبەرم بوو ئەها خەبەر دەبێتەوە وەکو خەوایە قوتراوی سەیرەکەم هەردووکمان ئەم لەسەر هینەکە منیش لەسەر قەرەوێڵەیەکم لە ناوی ساحەفەکەیە وتی جا مەوزوعەکەم بۆ تەواو نەکردی وتم بۆ خاتری ئەو پێغەمبەرە سەر لە قۆڕی وتی بۆتم بابە تۆ خۆمانە بینیوە ئێشتاوازی نێنە هاتی وتی مەوزوعەکەم بۆ تەواو نەکردو با بۆ تەواوکەم وتم بەخوای گەورە نایەڵم یەک وشە بڵێ ئەم ژۆرە جێڕی سوێن بەخوا داواشم هەیە لەسەرێک کە گەشتی نەخەسخانەوە نییە پۆلیس و شدیە وتم بیجێڕیتەوە ڕێک داوا لەسەر وتی عنی هیچ نەڵێم وتم یەک وشە نەڵێ بابم نەموجیانم کوتراوە سەر جۆلاکەم شکاوە ڕێزم بۆی هەیە ماشڵخوانەی کوشتم ئیتر لەو کاتەوە مەرحەبایشم نەکردوە بەخوا بەخوا وتم یا بێ زۆر بڵێ تەرەکە یا مەرحەبایی مەکە بەس کاکە سایق نەبووە چۆن تۆ لە ئێڵا بۆ سرعەتا بڕوان پێ ئەەکەی لە تاو زۆر وتنی ئاگای لە خۆی نەبوو دەمە خۆش ماڵە نەشەوێت لەسەر سیتەکەوتیەوە مەوزوعەکەشم بە تەواو نەکردی وتم بە ئاکسەرەوەی لە قوڕ با بە وەرگەڕاوین بۆ خاتری خۆ بم بڕنداوی لێ بردنە بەڕاستی فول ئێنەرژی ئەو پیاوە دەستخۆشی لە یەکەم ڕێزمانەی کاک جەلال دەمە خۆش بێ بەڕاستی ئەو نوکتێ زۆر خۆش بوو بەس کابرایشی هیوادارم تەواوی کاکە تەواوی نەکات چەند کەسیکە وەرە جێڕێ ئەی کاکە ڕامین تۆ چی شتێکی خۆشیت پێ بەسەراتێکە لە منتیقەی خۆتان ڕوویدا بێت لە ئاهەنگ و زەماوەنەکانە وەڵی من بەسەرهاتێکم بوو لە پێش لەو کۆرۆنا زۆر سەرمان شلۆغ بوو یانێ بەتاوان دیاری یەکسەر لە زەماوان و هەفلە بووی من و زۆر شلوغیمان بوو زۆر هیلاک و ماندوو چوون بۆ ماڵ ئەو کوڕە لە نێو سەیارەکەم وەرگەکە دینیتە دەر لە شوێنی کا 3 ساعت دوورە لە ئیلامدا ئەوەت بوویم وتم کاکە ڕانەندەم هاوردووە سەیارەکە تا شوێنەکە ئەو سەردیەکەیش هەڵکەم بووم من دەنوم لە پشت تا دەگەی منەوەرە وەڵی نزیک بە 10 کیلۆمتر ماوەی زەماوەندەکە بۆ هەڵسام لە خەودیم وتم کوڕەکە ئۆرگەکە لەکوێیە وتی نەداوردووە وە خوددایە چێمە بۆ زەماوە یعنی 3 ساعت دوورە ئەرێ بە خوددایە 10 دقەتان ماوە بگەنەوەتی ئۆرگەکەم جێشتووە ئەرێ وەڵڵا کاکە زەنگماندا لە 1000 جێگا باوکە ڕۆ ئەوە زۆر ناخۆشە یعنی من سازێکی زۆر چاکم بوو ئەوانە پیاتریکسم بوو پیەکسری بە لەو شارە فقط یەک دانە پیاپەنجەی پەیدا کردم هەنگی دەکرد 1 سەدا و 1 ریتمی بوو وتم باشە هەر ریتمێکی بێ وەڵی ئەنانە 3 ساز زەماوەنەکە یەکسەر گۆرانی ماوت دوو وەستان و گۆرانی پێش گۆرانی دەیگوت من نەوازەندە بوو هەم گۆرانیم دەیگوت لەگەڵ یان وەستان لێ نەبوو بەڕاستی زۆر خۆش بوو تەواو بوو دوایی خەڵک هاتن ڕقەکەم ئەو ڕقەم و شمارەمان لێ وەرگرتن بۆ زەماوەن وشتن بۆشە زەمان دیگەتان کرد ئەرێ بەو خوددایە دەمان نەترسنەوە پێش هاتگە تازە وەڵا برا بەڕاستی عاسبی بەڕاستی نەوازەندەی ناوەڵی تۆ پێکسری پێوێ کاک جەلال لەگەڵ پێشتایەکە ناتوانێت عاسب باوکم وابێ
جی کلاسە بێنە سەر هین بێتە سەر بەڕازی لێ یاخشتی وا هەر وڵی زۆر ناخۆش من وەکو خۆم بۆم ناکرێ ناوەڵام بەسە سیتەک بە برادێکمان جێ شەوێک سیدەگەی ئێمە ئاهەنگی شوانەی لەکەین و گادە گۆرانی دەکرێت 20 دقیقە دوورە هیچ نیێداماوە لێ جێما هێنایە بەس تۆ 3 سەعات دوور بێ بەڕاستی ناگەیشت هەولێر زیاترێکە برادەکەی هیچ کاتێکمان نەبوو کە هەڵی باکم هەڵی برا بەڕاستی بە ساعتێکی خۆش بەس چی لەو برادەرەکرد کە ئەوی کرد مەدوو بۆ داوگر هیچی نا من زۆر ئەمنم ینی دڵیاندا وتم کاکە هەموو شتێک لە پای من بێ دەزانم چە بکەم من دوای 10 ساڵ 15 ساڵەوە ئێش دەکەم ناتوانم ئەو 2 ساعتە بیخەمە ڕێگا سەڵێکڵاوە گەورەی هونەرەکەتە بەڵا برا من بوومایەت وڕە بووم پیا درۆ نەکات تحمل وشانە من ڕوهیە دەدەم سەبر مویمە بەس خابرا من بووم تۆڕ 30 ساعات بڕۆی بڵێ واسازەری پێنیە ئەی چۆن نەکوژراوی وەلا ئێمە هەرەوە ئەو کوڕەوەتی دەیکوژن وتم ئەگەر کوشتم با بیکوژن بە سەرکەوتوبی کاکە ڕامینی گۆڵۆڕا ئەوە گەورەی خۆتە کە توانیتە بە سایزەرێکی بۆ جۆرە گەورە و پێدەسە شتە زەمان دێبەڕێکی توانایی توێە هەر سەرکەوتوبی دەست خۆش بە و بەسەلاتە خۆشەی ساچینە لای گۆرانی سێمی کاکە ڕامین زانین کاکە ڕامین چی بۆ ئامادەکردنەوە کاکجلال لە کۆنتاکتەن بەڵێ تەبەقە کوێ بێ هەرسی بیمەوە دایگرم بیرە خوار بیکە سۆڵ یارەکەم چاویشینە ئاوەتی دێڵ و دینە دەمێ بە پێکەنینە نازەڕ و نازەنینە بەخوا خوشم داوێ دەردی لە من کاوێ هەڵاڵی خۆمە بێ و دنیام ناوێ بەخوا خوشم داوێ دەردی لە من کاوێ هەڵاڵی خۆمە بێ و دنیام ناوێ پەروانە نیم هەز بە سوتانم مەکە بولبولم پەروانە نیم هەز بە سوتانم مەکە یاوفەری عەشقی تۆ بووم تۆ مسڵمانم مەکە بەخوا خوشم داوێ دەردی لە من کاوێ هەڵاڵی خۆمە بێ و دنیام ناوێ بەخوا خوشم داوێ دەردی لە من کاوێ هەڵاڵی خۆمە بێ و دنیام ناوێ ڕۆژی تو نبینم قەرخیا و ئاگرم ڕۆژی تو نبینم قەرخیا و ئاگرم یەخوا قەدیم دوور نەبی بی تو ئارام ناگرم یەخوا قەدیم دوور نەبی بی تو ئارام ناگرم بەخوا خوشم داوێ دەردی لە من کاوێ هەڵاڵی خۆمە بێ و دنیام ناوێ بەخوا خوشم داوێ دەردی لە من کاوێ هەڵاڵی خۆمە بێ و دنیام ناوێ
دەمە خۆش بێت کاکە ڕامین دەست خۆش کاکە جەلال خێر بێنەوە خەم داوای لێبردنەکە مەگەر کەم و کورتی یەک تۆنم لێ نایەوە دەست خۆش بێ پێشتر پێم وت ببینات کاک جەلال سێجارمانە ئەسفی نەکردەوە دەست و پلم مردووە بەخۆ ناجیۆ مێرە دەست خۆش بێ و کاکە ڕامینە ماوازە وەزان هی منتیقی سلێمانی خۆمانەوە ئەوەی شێ بوو کاک جەلالەوە بزانێم گۆرانێ بە هیچ کاک ڕۆژکەری من گوێم لێ بووە بتوێتی من زۆر لە کەسکە گەورە کۆنەکانە توانەوەزان ناناهینی کاگ حەسەن گەرمیانی لە ئاسڵ بەخوا بزانم هی کا حەسەنە بەس کاک ڕۆژی گەرمیانی و زۆر لە نەروەندەکان گۆرانێکی زۆر خۆش بێ حەمید گەرەتە بۆ منتیقی سلێمانی خۆمانەمان لەیلاغ نەبوو کرماشان نەبوو ئەچین بەرەو لایش دەستی خۆش بێ دەستی خۆش بێ کاگ ڕامین باسێکی بارودۆخی زەماوەندەکانی ئێرانمان بۆ بکە چۆنی عقدکردنی زەماوەندەکانی ئەوێ بۆ نمونە بۆ نمونەوە زەنگی دەدەن خۆ پێی وەردەگریت هەر بەڵێ ینی لە پێشەوە پوڵەکەت وەردەگریت سەوتیان بەبوونی ئەم ئێران بە حکمی کە شاباششتی زۆرە لە حەفلە و شاشی وەک جاران نەماوەی لەبەرەوە اقتصادە وەزیە زەیف بووە بەڵێ بەڵێ من ساڵی 95 خۆم لە ئێران بوومنەوە حوتونەوە یعنی خەنەعەتکە کارجا هۆرەشە کردە پاران نەڕژ بەسەرتە ینی هەڵاگە ئەو ساحەیە بوو بە هێشتا هەیە بەو جوورەیشە بنەماڵە دەزانی کەمە زۆر خۆی زیاتر کاگی واستەر مەرزەکان ێستا بۆ نمونە بانە و مەریوان و سەقز و ئەمانە هەرتیایی ماوە بە حکمی ئەوەی ئەوان لەگەڵ عێراقا لەگەڵ کوردانی ئێمە تیجارە دەکەن ئەوان باشترن بەس احتیمالەکان لای ئەمان وانە بێت بەڵێ لای ئێمە خۆمەرزی ئێمە دەبێتە عێراق دەبێتە ئاخر شاری کوردستان هەو جوورە لام آخر شارە ڕاستکە حدودی بە بەڵێ دەبێتە نا حدودمان دەبێتە بەغدا حدود وایە بێتە مەرز بەغدا منزلی ئێمە لە تەک عەرەبە هاتوچوومان نییە بەڕاستی ئەو مەرزە ئەسڵ هیچ هاتوچووکمان نییە لە تەک تیجارەتێکی تیان شکە ڕاستەکە هاوزمانی نین تورکیش نینەوەی عەرەبن عەرەب هەمووی عەرەبن نەخۆدی تێدا نییە دا بیتە کرماشان و لەوێ ڕامەسەن دێتە خانەخین و مەرزەکان دێتە ژوورێ تا هاجی ئۆمرە لە قەستینە لە هەموو شارەکان هاوسای یەکن لە کوردستانی ئێران و عێراق بەس ئیلام دەبێتە بەغداد نزیکی عەرەبەکانە گەرمیشانی و شارێکی گەرمە خۆدی ئیلام نا بەس ئیلام چوار فەسڵە ئێمە پێ دەڵێم چوار فەسڵ ساعتی لە ئیلام ڕۆیشتی بەرەو دەربەرە مێهران سەرمەرزەکە ئەوە گەرمسێرە دێتەوە سەرسێرە باشە شارێکی کوردیشە بەڵێ هەمووی کوردن کوردی فێڵیە ئیلام کوردی فەیلیە ئیلام بەڵێ کەڵهۆڕێ کەڵهوڕەکانی ئەمەی تایە لەگەڵ بەڵێ هەرە وزارەوەنە کەڵوڕەکانی ئەمەی تایە لەگەڵ فەیلەکانە بەڵێ ئەو دوانێ سەرکەوتوبی کاکە خۆش سپاس دەکەم کاکە ڕێباز دەڵێ کەوا بێت تۆ مەقامی کەلهۆڕی بزانی با بڵێ لە خزمەتدام ئەیزانی خۆ بەڵێ ئەی بۆ مەقامیش کەڵوڕیمان پێشەش ناکەیت بەمان خۆشە ئەسپی خۆت تاوبێ لە مەدانەکە ئەوە کاکە ڕێباز حەزی لەو قسەیە لە ئێمە کە ئەسپی خۆت تاوبێ ینی توانای خۆت لە مەدانەکە دەرخا من پێمان خۆشە کاکە ئەوە باسی ئەوەکەم بۆتان لە مامۆستا خوالێ خۆش بوو غوڵام ڕزای ئەرکەوازی ئیلامیە لە تایفەی ئەرکوازی گۆران ئەو کتێوە نووسیوە وە باوەیاڵ عەلی زەندی خوێندی تێ ئەوە شەعری غوڵام ڕزای ئەرکوازیە بەس تایبەتن ئەو کتێوە ئەیمامۆستا عەلی زەندی ئاوازی داناوە شەعری ئەویوتووە ئەرێ وەڵڵا ئەو گۆرانی هینەکە وە باوەیاڵدیم وباوەیاڵدیم ئەرێوە باوەی ئەوە ئیلامیە شعارەکەی بڵێ وڵای شەڵا ئاواز و مەقامێکی کەڵوڕیمەوە بڵێ دوای ئەوە بچۆ لەسەر ئەوە ئاوازی لەسەرە خۆی ئێدێ خۆشە لەومان گەڕیانە بەڵێزانم گەڕیانە گەڕیانە ئەیتر هەر مەقامەی لاوڵدا مەقامەکەی بۆ بگرێتەوە هەر لە عینی تیمپۆی پێشتر 104وانەیان سەد بگرێ سەد بەس هەر لە سیب و مۆڵەکەی بگرە حەزی لێ ئەسپی خۆمان تاوبێن لە ناو بوارەکە ئادەی بە تۆ نەکە بەمە ڕێباز جان بیکەرەوە بە
أرجعنا وبا ويالدي وبا ويالدي وبا ويالدي وبا ويالدي أروى ويلا هواز پریشان حالیش بحالدیم سرتا باورش سیاز و خالدیم درختا و زخم چوی چوگان چمدیم داران درختان کلاقی پوشتیم که پوکم دماغ بلبل خاموش دیم كبوة وشيني قال قرماوة كبوة وشيني قال قرماوة شمان مرد داش خدا ورترماوة منو باويال عهد مال كردني منو باويال عهد مال كردني من خمو وتم خدا تاور روج مردني الراد شجار الديار مرقل كوبان مزار بيان بيتو شماسي وفتادي خاكم مرقم قلاسن جام جاكتاكم وما ويالدي أري وما ويالدي هوروا ويلا أري وما ويالدي هوروا ويلا أري وما ويالدي للريق جا قرداون شرطو ببوشم جامعي قتراني في مجنون من يوصلا ويراني شرطو فراكم ولخخينكم وانا اخون سينم في بستوينكم وابا ويالي اري وابا ويالي هوروا ويلا اري وابا ويالي وابا ويالي اري وابا ويالي هوروا ويلا اري وابا ويالي ئەمە خۆش کاکە ڕامین بەڕاستی ئەمە کاکە من خۆم عشرەتی کەلوڕم بەزم یەکەم زار مەجۆم لە گۆرانی کەلوڕی بیانی گوێم گرتۆ بەس نەمزانیوە کەلوڕ چکە زمانی کەلوڕی نازانە ئەو پیاوەزانێ خۆشحاڵ بین بۆ ئەم شعرەکەشی کەلوڕی بۆم ئاوازەکەشی وانێ کاک عەبدی دایناوە بەڵێ
دەستان خۆش بێکا کە ڕامین وڵا زۆر خۆش بوو بەڕاستی خستین تا ئەو منتیقەی کرماشان و ئیلامەوە ئێستا ئەگەڕێن بەکو کۆتر بۆ ناوە نانا مامەجەلال بەڕاستی لە گەڕیانە حەلی نییە مامەجەلال گۆڵی کاکە جەلال خۆی عاسپیشە ئەوە پێشەشکاریشە لێرە ها بەرنامەی خۆی هەیە بەرنامەکانی خۆی قسەی زۆر خۆشەکە بەزازان بۆچی لا ئێمە بێدەنگە کاک ڕێباز ئێستا کوورە قسەم کرد برا هەیە قسەکەەوە چییە بەرنامی پێشوو هەر قسەم نەکرد وەڵای تر چاوەڕێکم زانی کاکە ڕامین چیت ئامادەیە دوای ئەمە کۆرانی شت هەز دەکەین بژین بەرەو سۆرانی یان هەر کاڵهۆڕی نا سۆراچین بەرەو سۆرانی چکە بەزینە مەقسەدەمە گەڕیانێکمان بۆ بڵێ دوایەوە شادیکەی ئەبێت شتیوات حەزر ئامادە ئەوەش باشاگەرەوە بکەین بەسەر چاو لەوێ ڕابگرە حەزەکەی کاگە ئەوە ڕێباز پەیوەندیتیان نەبوو ئەمڕۆ پەیوەندی تیا نەبوو تەلەفونەکانمان داخراوە تەلەفونەکانمان داخراوە بەداوی لە بردنەوەڵی پەیوەندیەکان کاکە ڕێباز دەڵێ زۆر جار خەڵک دەستخۆشییان لێکن بەڵام کە بە خۆشەویستی خۆیان بۆ بەرنامە بۆ هونەرمەند و گۆرانی بێژەکان بەڵام کاتەکە زیاتر لە گۆرانی بێژەکە لە هونەرمەندەکە کوژێ ناتوانانی چەند پرسیارێکی لێ بکەی بەتاشی دوای خۆ زای منیش پرسیاران زۆر لێ یەکەم دەربارەی پێم خۆشم حەزم کەسی گۆ کاگرامین هەمیشە ئاوا پێرفێکت ببێتە بەرنامەکە لەبەر بۆ ئاسفە خۆی ئەزانێن نۆتە چی ئەزانێ مۆسیقا چی ئەزانێ تەبەقاتەکان چی ئەوە خۆشە هەر مەجالە پرسیاری لێ بکەی کێشە نییە هەسەمە هەبووە کە باسی کەڵورەکەی کرد بووە حەزم لێ بووە چەند نەک بڵم لە ئەنانەتی خۆم بەڵام هەر خۆشە منتیقەکان بەسەرکەینەوە بۆ ئێمە زیاتر ئی لەسەر کەلەپور و مێژووی هونەری کوردی ئەەکەین جا ئیسا کاکە ڕامینی خۆشەویست چەندێک لە بەرنامەکە ڕۆیشتووە کاک ڕێباز 50 دقه 50 دقه لە دقه ماوە جا حەزێکی ئەماکەینە گەڕانێک بڵێ دوای تەحویلی دووچوارێکی بکەینە گۆرانی ئاخر و بەڕێزان و خۆشەویستان لەگەڵ کاکە ڕامینی گۆڵ کاکە ڕامینی فولادوەند لە شاری ئیلامی خۆشەویست و ڕۆژهەڵاتی کوردستانەوە ئەمڕۆ بە دەنگە خۆشەکەی بەرنامەکەمانی ڕازاندەوە لە بەرنامەی هونەرستان زۆر بەخێرە باتنی یەکەین و سەر سەشامان دەستخۆشی لە کاک جەلالی ژەکەین بۆ دەست و پەنجەی بۆ برادەران و کارمەندان بەم گۆرانیە تەحویلاتەی کاکە ڕامین دێنە کۆتایی ئەم پرۆگراممان تا پێنجشەمەی داهاتوو هونەرمەندێکی خۆشەویستی تریکە و کاکە ڕامین دێنەوە خزمەتان هەر شاد و سەفراز و سەرکەوتوو بن ڕێزی بێپایانم بۆ گژلایەک و چاوتان ماجەکەم خواتان لەگەڵ بابە هەر بەیاد با بڵێن هەر شورا شوریانی بەیاد کاکە جەلال تەواوە بابە جابوا
چرخی چوای لکردم تو با خوشت لزانی گل میشن وای گل میشن از فرحالم پریشان گل میشن از مرحالم پریشان هرچند کوت غریبی نشکنم عهد و پیمان آی هرچند کوت غریبی نشکنم عهد و پیمان والراديو قريان المجي كاك جزاك القرآن خوشويس كاك ريباس خوشويس ماليوا المجي وكاك أعلام خوشويس كاك جلال ماما يوي خوشويس المجي ملي بيها أنا وي وردي ملي بيها أنا وي وردي غزاي توجه الوح عبتي بقردي غزاي توجه الوح عبتي بقردي شلي جانو شلي جانو شلي بالا قلي جانو شلي بالا قلي دست برداري بالوني مقربن يا بقلي دست برداري بالوني مقربن يا بقلي مكان ببارم سوان لبختيم مكان ببارم سوان لبختيم بزايا سوقه ما هلي نختيم بزايا سوقه ما هلي نختيم شلي جانو شلي بالا قلي شلي جانو شلي بالا قلي دست برداري بالوني مقربن يا بقلي دست برداري بالوني مقربن يا بقلي واكم سلم دنيا ليسر فرازيا واكم سلم دنيا ليسر فرازيا ليسر كبابا واك زي دنيا عيك زي كبابا دي رحمو خيرو بيه ويكم بي وفابا دي رحمو خيرو بيه ويكم بي وفابا دياري
شاوي حيايا قلي بخوي دنازي ولا شاوي حيايا سرما بوغا وين ضلقراني واكي توسبين ما ديكار بشيماني واكو توسبين ما ديكار بشيما دياري من قل جوانا ضلي فريد ريايا ياري من قل جوانا ضلي فريد ريايا قلي بخوي تنازي ولا شاوي حيايا قلي بخوي تنازي ولا شاوي حيايا أي مال بابا كم نازا حزب لي كردي تازا مال بابا كم نازا حزب لي كردي تازا كالا كالا ترازا همو باجي واري تشي ورا دروازا همو باجي واري تشي ورا دروازا بريو بري قشتي بخواكاك جزاي سازا ملا ماريكا من دال مارينايا بيادي كاكريباس باقلينا كدوايا براسي بالوانا مشهور للدنيايا هاي دربكاك برهان كاميري للدزدايا او بندي بيشكش زكم حتشي لحضور دايا ومرشاد ودلم ويدلم لو هوايا وملي قريانا مشهور للدنيايا بارك وعدي دوا أمصال جبت ماما على بريا وليا ويدمرم هروك سيوي بتاما بيادي كاجزا هر أو بشتو فناما بيدا شبر رزانا عيشنا يشمال لشوا ليو دروا بسر زيوا
شێوە مەگەر دوو باڵم بڕوێ بفرم بەو کەش و کێوە خۆی بە ناز لێ تۆرانم ناسکۆڵەی پەریشێوە هەر هێندە خواتە من بە شاد بم بەو جوو دەستێوە سەر لەسەر سرگەیدانی چش هەورازە و نشێوە چش هەورازە و